فاروقی مەلا مستەفا لە بینایەکی بەرزی شەقامێکی سەرەکی شاری سلێمانیەوە لە ژوورێک کە دوو لای شوشەیە بەو دووربینەی لەژێر مێزەکەیدا دایناوە جارجار سەیری ئەو هوتێلە بەرز و جوانە دەکات کە لەسەر یەکێک لە گردەکانی سلێمانی دروستی کردووە. فاروقی مەلا مستەفا یەکێکە لە دەوڵەمەندترین کەسایەتیەکانی کوردستان و عێراق. ئەو لە هەردوو لا شوشەیەکەی ژوورەکەیەوە سەیری سەر گردە جیاوازەکانی شارەکە و کوردستانیش دەکات. زۆر باش لەوە تێگەشتووە لە کوردستاندا کەسێک بێوێت سەرمایەدارێکی گەورە بێت یان سەرمایەکەی بپارێزێت دەبێت سەیری سەر هەموو گردەکان بکات و لەسەر هەموو گردەکانیشەوە ببینن. لەو بارودۆخە سیاسی ئاڵۆزەی سلێمانیدا فاروقی مەلا مستەفا شانەیەکی بچووکی لە گیرفانیدا هەڵگرتووە بۆ قژە پڕوسپیەکەی تا ئەگەر ڕەشەبایەک لە ناکاو تێکیدا هەر زوو ڕێکی بخاتەوە. هەموو سەرمایەکەی فاروق کە زیاترە لە 3 ملیارد دۆلار لە سلێمانی داخراوەتە بواری وەبەرهێنان و ڕەشەباکەی سلێمانیش ناوبەناو قژی کۆمەڵێک تێک دەدا و شەنی کۆمەڵێکی تر خۆش دەکات. ئەوەش فاروق ناچار دەکات زۆر بە هەستیاری شانەکەی گیرفانی بەکار بهێنێت. مناڵی فاروقی مەلا مستەفا جیاواز لە مناڵی زۆربەی هاوتەمەنەکانی بووە. ئەو بە دەستوەشاندن دەست پێ دەکات و لە بواری وەبەرهێنانیشدا هەمان کاری کردووە. هەڵبەت ئەوەش ڕەگ و ڕوشەیەکی کۆنی هەیە. لە گەڕێکی شار ڕێزگەڕێک بووم بە مناڵی. یعنی من لە مناڵەوە برادەرەکانم هەموو ئەزانن برادەرەکانی تەمەنی مناڵەتیم مناڵێکی هین بووم موریا بووم هاروهاجی بووم. من لە زۆر شوێنە باسم کردەوە لە قوتابخانەی فەیسەڵێ بووم لە پۆلی پێنجە مدیر یادی بەخێر بە پیاوێکی زۆر باشیش بوو نەقلی کردم بۆ مەکتەبی خالیدیە. سەبەبەکە شێوە بوو کوڕەکەی ماوەی شەڵات تەمەنی درێژە بێت وتی ئەمڕۆ 2 جار لە نەوزادی کوڕمەداوە سەرشکانەوە نەقلیان کردم بۆ خالیدیە. خالیدیە گۆڕانکاریەکی سەیرم بەسا لە 6 سەرەتایە چوومێکێتی قوتابیانی عێراقەوە زۆر گۆڕام. بەڵام ئیتر ئەو جەر بەزەیەتی پێ بڵێ هاروهاجی پێ بڵێ ئازایەتی پێ بڵێ لە برادەرەکانم ئەزانن لە ژیانمە هەموو تایە بوو. یەکێک لە نهێنیەکانی ڕێسکردنی فاروقی مەلا مستەفا لە سەرەتای لاوێتیەوە فرۆشتنی خانووەکەی و قەرزە گەورەکانە. خۆی کە باسی مجازەفەکەینی ئەنی ئیشێک ئازایەتێکی تیابێ ترسناکی شتێک مەترسیوی ئەنجامەکەی مەترسی تیابێ ئەجا ئەو مجازەفەیە لە سیاسەتا هەیە لە شەڕا هەیە لە بازرگانیشا هەیە. ئەو مجازەفەیە کە لە مجازەفە من ئینسانێکی مجازی بووم لە هەموو ژیانمە بۆ معنایی کە ترسم لە دڵمانە بووە و بڕیارم زوواوە لە هەموو ژیانمە ئەوم بە شتی زۆر زۆر مهم زانیوە کە ئینسان بتوانێت زوو بڕیار بەدەشێت. من کۆمەڵشتی کە ژیانم کە کردومە لە میشوکارانە بڕیاری پەلەم بەدەستەوە بڕیارمەوە لەم کۆمپانیانەی کە تیا بووم شەریکی زۆرم هەبوو جاران بەڵام یەکێک زوو دەرئەکەوێت لەوەی کە خاوەنی تەبەن بڕیار لە زانینەوە دەرێ یەک شەخص زانانە بێ ئەنجا بڕیار کە ئەنجامەکانیشی ڕاز بێ. یەکێ لەوانەی کە بڵێ ئەو باسی مجازەفە بکرێ من ژیانم ژیانێکی سیاسی دوور و درێژم هەبوو. قەرز یەکەم جار قەرز کە لەگەڵ شەریکەی ئۆراسکۆما کردمان بۆ دروستکردنی بۆ چاکردنەوەی تاسووجە بۆ دروستکردنی بازیان ئەوانە قەرزێ بوو ئەوان کردیان بەسەر زەمانی خۆیان قەناعەتیان هات بۆ سەرەوەی کە من شەخسێکی وا دیارە ئەتوانم ئەوی شیان لەگەڵا بکەم. ئەوە یەکەم هەنگاوی قەرزە. لە پاشەوە بۆ مۆبایلی ئاسیا مۆبایلی ئاسیا یەکەم جار بووم بە شەریکی لەگەڵ کوێتەکانە کوێتەکانیانی شەریکە لۆتەنەری ساڵاتینی ئەمیرە کوڕی ئەمیرە نەگەبیر ئەوانە خۆیان قەرزەکانیان نەکرد. بۆچی من ئیجازەکەم هەیە و من لێرەم و بەڕێوەی ئەبم دایمە وا ڕۆشتەوە ئەوەی کە شت دروستە بەڕێوە ئەبات ئەهمێتێکی لە وڵاتێکە کە ئەوانەی کە لە دەرەوەیان. ئێستا پرۆژەی تازە کە گرنگ بێ بەلامەوە 2 پرۆژ گەورە هەیە کە خەرزی بێسییان بەڕاستی یەکێکیان معمەلی ئاسنە
کە دەستمان کردو بە ئیش بووی واخەریکی دەزەکەین بە دروستکردنی ئەوە قەرزێک کردو لە ناوی کۆمپانیەکان نابەمی شەریکان لەبەر زۆر شتوان ڕێگە پیان هێنە معلومە بێ لە هێنێکی بێگانە بە حدودی 250 ملیۆن ئەمە یەکەم جارە ئەگەرم قەرزەکە تەواو بێ قەرز بن بە شخصێکی کورد یا عێراقی بە زەمانی شتەکانی خۆی لێرە ئەمە پێشکەوتنە بۆ ئابووری ئەم وڵاتە بۆ شەخصنا ئەوە باوەڕبوونە بۆی کە لەم وڵاتە شتی تایە و ئەوان ترسیان نێ لەوەی لەناو بچێت. نرخی پشکەکانی ئاسیاسیڵ لە بازاڕەکاندا زیاتر لە 6 ملیارد دۆلارە. ئەم پرۆژە گەورەیە تەنها بە 15,000 دۆلار دەستی پێکرد. گەورەترین پرۆژە تا ئێستا کە ئەمانەمە ئاسیاسیڵە. ئاسیاسیڵیش خۆم دروستم کردو. لە یەکەم ڕۆژێوارەیە کە باوەڕم بۆ هەبوو پەیوەندیکردنی تێلیکۆمۆنیکیشن شتێکی زۆر گرنگە بۆ ناو مجتەماع بۆ لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سەقافیەوە لە ڕووی اجتیماعیەوە لەم ڕوانەوە هەموو شتێکی تازەیە پیا بوو من بە جانتایەک دەستم پێکرد کە کڕیم بە 15,000 دۆلار لە WFP هەبوو لێرە کابراایك هەڕۆژتەوانێ ئەوم لێکڕی لە پاشەوە تەتەوری کرد بوو بە نەوەکانە تەتەوری کرد تاوەکو جارێک من لە لەندەن عملیاتی بایپاسم کرد ساڵی 97 مانگی یەکی 97 لەوێ مۆبایلم دی مۆبایلم نەدی بوو شتێکی گۆڵ مۆبایل تازەیە لە ناوەڕاستی هێشتاکانە دواتۆ دەریەوە لە نەوەکانە بڵاوەوە ئەوە لەوێ کە کەوتە هاتە بە خولیایەکی گەورە بۆم کە ئەمە بێنمە کوردستان هەر لەوێ لە پاش چەند ڕۆژی خەستەخانە هاتمە دەرەوە دەستم کرد بە پەیوەندی بە خەڵکێکی زۆرەوانێ بە کۆمپانیا گەورەکانی دنیاوە زۆربەی جوابیان نایەوە چونکە عێراق حەساری لەسەر بوو کوردستان حەساری لەسەر بوو کوردستان دوو حەساری لەسەر بوو یەکی عێراقێکی دنیا بە کورتی ئەوە یەکەم هەنگاو بوو کە دوایی لە ساڵی 2000 ئەوەڵ هەلاومان بە مۆبایلێکی سیستمێکی بچکۆلە کرد. جیکەجیکی مریشک و چەقۆی تیژی ملی مریشکەکان دەرگای یەکەمی کردەوە بە ڕووی دەوڵەمەندبوونی فاروقی مەلا مستەفا و چیمەنتۆش بناغەیەکی کۆنکرێتی و گرنگی بۆ دامەزراند. من لە ساڵی 1975ەوە کە دوای نەکسەی شۆڕش کە هاتینەوە ناو شارەکان دەستم کردووە بە ئیشی حڕ وە لە هیچەوە هەموو کە دەزانێت لە فرۆشتنی خانوویەکی ماڵی باوکم بۆ بە 3250 دینار وەساسەکەمەوەی ئەوە ئەوڵ مقاولەم گر بە 140 دینار دووەم مقاولەم گر بە 1500 دینار لە شتی بچکۆلەوە کەسارەیەکم کڕی بە 1000 دینار لە معمەلا حەسەنگەر بوون حەسەنەینیان پێوتن دوو برابوون حەسەن و حسەین لە شارە شێعومەر بە 1000 دینار مانگی 1500 دینار منێ قازان کرد لەگەڵ برادەرێکمان کەسار برادەری زۆر خۆشەویستمە هاوکاری کردم معمەلێکی بلۆکمان هێنا بە 14000 دینار بە ساڵی مایەکەی پڕ بوانێ دوایی کەوتمە مقاولات یەکەم کەس من کەساری بەردی مۆزاییکم هێناوە لە سلەیمانیەوە لێرە بەردەکانم بر بۆ بەغا بۆ هاڕین یعنی لەوێەوە ئەجار ڕۆشتوم بۆ مقاولات لەوێەوە تۆ دەزای کرد مەزەرەی دەواژری بازیارمانیانە لەگەڵ دووسێ برادەرە من بەشی سەرەکیم هەبووە وەکو جەناب دەڵێ بەڕێوە بەربووم لە هەمووشان گەورەتر نەبووم زۆبرا گەورانە بەربووم. کارگەی چیمەنتۆی گاسن فاروقی مەلا مستەفا و کۆمپانیای وشەی کاک نەوشیروان مستەفا دەکاتە شەریک شەراکەتێک کە چەندە جەدوای ئابووری هەبێت دوو ئەوەندە جەدوای سیاسی هەیە چکە هەموو پرۆژەکانی فاروقی مەلا مستەفا لە سلێمانیدایە و حیزبەکەی نەوشیروان مستەفاش براوەی یەکەمی ئەو شارەیە. خەریکی دامەزرانی کارگەیەکی چیمەنتۆیکەین بە ناوی کارگەی گاسنەوە ئیشی لەکەین تاکە لە سا 15 کۆمپانیای وشە ئیجازەکەی ئەوان بوو ڕێکەوتین کە من دروستیەکەم بە ماوەی 22 مانگی کە 20 مانگی کە کەوێتە ئیش وا دیارە چەند کەسێک بڕیاریانەوە بیکەن بۆیان نەکرا داوایان لە من کرد بە پیریشەکەوت وەکو شێکی ئابووری گەورە لە وڵاتەکە شتێکی باشە من بێگومان بەرادەری کاک نەوشیروانم هەر لە مەرحەلەی سانەوی و ئەتوانم بڵێم لە یەکیش نەبڕاوین بەرادەرایەتێکی دوور و درێژمان هەیە بەڵام من نەزانی لە سیاسەتە ڕێگامان جیا بوو من و کاک نەوشیروان لە هەر لە سانەوی من شوێی بووم کاک نەوشیروان پارتی بوو وەکو زۆر لە برادەرانێکە کە من پەیوەنگیم هەر لەگەڵیانە ماوەتەوانێت پێش انتخاباتەکە وتومە
گۆڕان بەشداری بکات لە حکوومەتە بۆ ئێستای کوردستان باشترە چونکە ئیستیقرار زیاتر بێت لە کوردستانە و کوردستان پێویستی بە ئیستیقرار بێت. لەو ژوورەی کە تێیدا دادەنیشێت فاروقی مەلا مستەفا وێنەیەکی گەورەی خۆی و بەڕێز جەلال تاڵەبانی هەڵواسیوە. جگە لەو خۆم چەند جارێک لە چالاکیە ئابوووریەکانی پارێزگای سلێمانیدا بینیو من کە لەگەڵ مام جەلال لە تەنیشتی یەکتری دانیشتۆن. سەرەڕای ئەو هەموو دۆستایەتیە، بەڵام مام جەلال لە یەکێک لە پرۆژەکاندا بە حسابی خۆی داوای پارەیەکی خەیاڵی لە فاروقی مەلا مستەفا کردووە. دکتۆر بەرهەم شتەکەی بەدڵ بوو ئەبێت دۆرێەوە بڵێن جاوتی بابشین بۆ لای جەلاوی مام جەلال، چون بۆ لای مام جەلال یادی بەخێر بێ هەموو کات وتی باشە ئەنجا ئێمەوە مانگی ملیۆنێکمانەوێ بمانێتێ، ئەو بەهین وتی بە سیغەی سوعبەت کە ئەمە زۆر زۆرە تەبان بن یەکسەر وتم باشە. وتی چی باشە؟ وتم مانگی ملیۆنە دۆلار زانی ساڵەکەنی ئەو ساچی بوو، وتم مانگی ملیۆنە دۆلارتان نامێ. وتی ئەو بەڕاستە، وتم مام جەلال دیراسەم کردەوە هەرەگەر بیست چۆنی ئەبڕێنەوە من ئامادەمەوە و دوای کردیان بە 1000 تەن چیمەتۆ ڕۆژی، ئەو وەختە چیمەتۆ لە 170 تابەتەوە زۆر زیاترێتە لە ملیۆنێک. لە ماوەی 2 ساڵ کەمترە ئێمە کاپستی تاقەی توانای معمەلی چیمەنتۆی تاسوجەمان هێنایەوە بۆ سەر و تەسمیمی توانای تەسمیمی کە 6,000 بوو، گارمانە 7,000 بۆ بە زیادکردنی مەکائین و ئەچیزە و شتی کۆن دابراشی تازە هەڵ هەر بۆ ژمارە بڵێم نزیک 150 ملیۆن دۆلاری تێچوو. مەلا مستەفای سەفوەت کوڕەکانی بەو شێوەیە پەروەردە کرد کە کڵاوی سپی مەلایەتی لەسەر بکەن و درێژە بە کۆڕی زیکر و خواپەرستی بدەن، بەڵام هەرزوو مناڵەکانی ملپێکی سووری شیوعێتیان لە مل کرد. شینێکی خۆمەواری لە ماڵەکە هەبوو بە خۆی باوکموانە گوێمان لە حقایەتە کۆنەکان و فتوحاتی ئیسلامی و هەتا من 2 دەسی دینی پێوتم باوکم فەقیەکان پیانوتم، باوکم حەزیەکەی شێکمان لە من لە دکتۆر عێزەدین کە پێڵم کاکمە ببین بە مەلا کە چەند شتێکمان ئێمە ئاینی بۆ و مەلا بۆ بە دیوێکەی حاجی مەلا ڕسوول دێ لەژە و باوشە کە باپیرم بە دیوێکیکەی بە پیرەکانی باوکم لە دەکەوە کە گاتە مەولانە خالێدی نەقشبەنگی کاریگەرێتەکە لە ماڵی شۆ دەست پێکە لە ماڵەوە پێش من کاکم بوو بە شوێی تەمەن 6 ساڵمان بینە ئێمە بۆ ئەو تەمەنە 6 ساڵ و 7 ساڵ زۆر زۆرە، ینی من لە یەکی ابتیدایی چوومەتێکی بدایە و لەم تۆسەوە چوومەتەم تۆسەوە لە کولیە بووە. ئەو خۆنەوارەکەی ناو ماڵەکە وای کردووە کە ئێمەش بین بە شوێی. دینی ئیسلام لەگەڵ شوێتیا لە بازێشتی میسالیەت و مادیە تاکە ئەو فەرقی هەیە، بەڵام هەنگێشتیان زۆر لە یەکگەچێ بۆ ئێستا دەربەی بەراوردکەی کۆمەڵێ مەبادی تایە کە عەدالەتە، موساواتە، یارمەتی فەقیرە. لە ئیسلامە ئەنسار و مهاجرین کە دروست بووە ئەو شتێکی زۆر زۆر گەورەیە لە تاریخی ئیسلامە. دیراسەی مەبادی ئیسلامکەی شتی چاکەی تیا ڕازگۆیی حقوقم کۆمەڵە شتانە هەمووی نزیکە لەوەیکەوە کە ئەوترێ بەعزێکی ئەفکاری ئیشتراکیە لە هەنگێکە لە ئیسلامە و پاشان گۆڕانکاری بۆ لە زمانی ئەمەوی و وەزعێکی کە لە ئیسلامە بووە، بەڵام سەرەتاکە ئەمانەی هەموو تایە. ئەجا ئەوە خۆی هەر هەبووە لە ژیانی مناڵی ئێمە کەمانە شتە ئیسلامیەکانمان خوێنەوەتەوە گوێمان لێەوە، دوای ئەمانەش ئەبینیت ئەفکاری ئیشتراکیش ئەبینی نزیکە لە سەرەتاکانی. فاروقی مەلا مستەفا یەکێتی و خەڵکی دیکەی بە شەریکی خۆی زانیوە، نەک خۆی بە شەریکی ئەوان بزانێت. ئەو بڕابوون بە خۆیەوەی کردووە ئێستا چەندین هەزار کارمەند مانگانە موچە لە پرۆژەکانی ئەو وەربگرن. من هیچ پرۆژەیەکە من یەکێتی تەبەنی کردبێ، هیچ پرۆژەیەکیش منێ ئەو تا ئێستا یەک کەس تەکبیر بۆ کردبم با لەم تەلەڤیزیۆنەوەی کە بڵێ من تەکبیرم بۆ کردووە. ئاسیا سێڵ خۆم کردومە چیمەنتۆکار خۆمم، معاملیکەمان هەیە خۆمم، ئەمیشی خەستەخانە و فەلات و گەشت و گوزارەکان خۆم. یەک کەس نییە یەکێتی نیشتمانی کە ئەڵێن فڵان شت و فڵان شت با یەکێک بڵێ فڵان شت ڕێی پیشان ناوم. بەشداری هەیە بە من بەشداری بە ئاشکرا لە زۆر شوێنوتومە ئەحزابی نیشتمان پەروەرد لە کوردستانە یا نیشتمانی داوای هەرزی هاوکاریە لە من کا شارەزاییەکەم بێ لە هەر مەجارێکە هاوکاریەکەم. ئەمە لێرە یەکێتیش هاوکاری منی کردووە لە پاراستنی ئەم شتانە یا لە مۆڵەتدانە، بەڵام
شتی زۆر شوکەیە لە بینی منەوەیکێتیە چونکە خۆشەریکات بە هین دروست داکرێ بەدزیەوە یەکێک تەبەن دیعای زۆرەکرامە هیەوە هیەوە شوێکێتی خۆشەری گەورەی هەیە شەراکاتی لەگەڵ زۆر کەسا هەیە کە ئیدارەی گشتی بوو دوای کۆمپانیای لۆکانن وکان و کۆمپانیەکانی کەیان لە کۆمپانیا گەورەکان و شوکاری گەورەیان هەیە. جگە لە سەرمایەکەی و ناوبانگی باشی پرۆژەکانی فاروقی مەلا مستەفا شانازی بە دووشتی دیکەوە دەکات. یەکەمیان پێشمەرگایەتی ساڵانی 1968 تا 1975 و دووهەمیشیان ئەو ئیدارە باشەیە کە کارمەندەکانی خۆشیان دەوێت و وەک برایی دەڕوانن نەک مدیرێکی عەبوس و خۆبەزلزان. من وەکو هەموو خەڵکم خۆشە من ڕقم لە کەس نێزارێ خوا لە ژیانمان لەماوە لەگەڵ دووسێ کەس قسەم نییە ئەوەی عەلاقات و ڕەفاقەت بەس ڕقم لێیان نییە نەخێر نەوەڵا عەلاقاتی کە عەلاقەی بەدڵگانی نییە بەڵام بەنسبەت مۆزەفەوە تۆ عەلاقەی لەگەڵ مۆزەفێکا کە دایمە لەگەڵ یاری چاک نەبێ من ڕقم لە استعلایەت و تڕ و تۆپ و کە پێڵێن و لود بەرزیە من کابراایەکەم ئەمناسن هەموو کە پێم بەڵێن زیادە لە زۆر متەواضعی تەواضع صفەتێکی باشە بۆ ئینسان موظف ژمارەیەکم هەیە لە ئاسیا مەسەڵەن ئێستا کە گوێیان لەمە بێ ئەی بێنن تێگەنەڵێن پێڵێم ئەو چوار کۆڵەکەی کۆنکریتی ئاسیا سێڵن چوار مۆدیسن ماناوێ هەر ئەوانە تا زۆر بوون بەڵام مانوو لە ئاساسیەکانن کرێکار بدایە من لە مەزەرەی بازان 1986 خەڵکی دەهدەی ئەڵایی بوون ئێستا باشترین تەکنیشنن لە ئاسیا و باشترین تەکنیشن لە عێراقا لەو وەختەوە لای منیژەکەن خەڵکێکی زۆرێ 15 ساڵ 10 ساڵ 20 ساڵ 25 ساڵ لەگەڵ بلا ئیشی کرد و ماوەتەوە لەگەڵما ئەوە بە تەمسیل ناکرێت ئیلا بێت تۆ تەبیعەتی وابێ ئەدا وابێ احترام وابێ بۆیان و خۆشەویستی هەبێ خۆشەویستیەکە زیاتر بێت پارەکە هەبێ پارە بەشی ئەوانیشی لێبیت ئەبێ ئاگا لە خۆشی و ناخۆشیان هەبێ ئەجا ئەتوانی مدیری ناجابیت ئەجا ئەتوانی خاوەن پرۆژەی ناجەبی خاوەن پرۆژە ئەگەر خەڵکەکان خۆشیان نەوێ ئەمە دەرسە بۆ هەموو کەسێک خۆشیان نەوێ هەر هیچ نەبێ ئەو خاوەن پرۆژە بێ شعور بە خۆشی نەکات بەلای خەڵکا بڕوا لەبەر یاسن سەلامی بۆ بکەن خۆشەویستی پیشان بن پیرۆزبایی جەژنی لێ بکەن یا لە پەرملە جنێوی پێ بن یعنی من باوەڕم بە چەوسانەوە نییە کورد ئێمە خەڵکیشم خۆشە ئەنجا ئەوانەی کە ڕۆژگارێکی زۆر لەگەڵمان معقوت کەم کەسێ لە تەمەنی ئێمە 25 ساڵ و 26 ساڵ خەڵکە ئیژەکە لەگەڵ بن ناڕۆژ بۆی فاروقی مەلا مستەفا عەرەبەکانی کەنداو دەهێنێتە هەوینە هەواری دوکان هەڵبەت ئەویش دوای تەواوبوونی پرۆژە گەشتیارەکەی کە شارێکی تەواوە لە هاوینە هەواری دوکان بۆ ئەو مەبەستەش قسەی لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم و بەڕێز نێچیروان بارزانیدا کرد و پێشنیاری پلانی چینی بۆ کردوون با بزانین پلانی چینی چییە؟ پرۆژەی شاری دوکانی گەشتوگوزاری پرۆژەیە کە چەند ساڵێکە حکوومەت پێوەی خەریکە و منیش یەکێکم لەوانەی کە لە سەرەتا لە 92-93ەوە ئەو بیرۆکەیم لابوو بە جەناوی مامجانم و کە خەریکی چاکردنەوەی دوکان وتم دوکان ئێستا ڕەنگە پارە نیە بەڵام بە ئەساسی هیوای بۆ دابردێکە بێ بە شارێکی سیاحی لەسەر ئاوەکەەوە بۆ سەر شاخەکە کاڕوانێ بەسەر دیوی مەرگە و ئەمانەوە ئەنجا مەرحەلی کابچێ بۆ سەر بۆ حیلەکە بۆ دیوی ئەو دیو ئەمە 3-4 هزار خانوو شوقەی تیابێت خەستەخانەی تیابێت مستەوسفی تیابێت مەدارسی تیابێت ئەوکو حەدیسانەوی تیابێ و کولیەیەکی تیابێ لە مستەقبەلی نزیکە ئەمە لەلایەکەوانێ لەلایەکەوە ئەلعابی مایی تیابێت ئەلعابی مایی تیابێ بۆ بەواخری بچکۆلە و بە لەمو ئەمانەی تیابێ تەلفریکی تیابێت یعنی هەرچی مەرافقێکەیە کە خەڵک بچێ لەوێ بازاری چای تیابێت کە تۆچی بۆ دوکانی ئێستاکە کابینەیە گەگری گۆش دەبرژێنەشی دەژوورەوە ئەنویت شوێنی کە نییە بڕۆیت پیاسەیەکەی لە دوکانی خوارەوە بۆ سەرەوە بەڵام ئەم شارە کە بە شارێکی سیاحی لە مستەوای ئەو شارە گەورانەی کە ئێستا لە منتیقەی شەرقی ئەوسەط و عالەم و خەلیجا هەیە ئەوە وا ئەکا جا من کە اختراحم کرد بۆ جنابی کاک نێچیروان لەوە پێشووی بۆ کاک بەرهەم لە وەزارەتی خۆیان وتمە بە عەقڵێتی چینیەکانی جادە بێنن لە هەولێرەوە بۆ دوکان عەقڵێتی چینی چییە وتم لە 1950 لە پەکین 200 ئۆتۆمبیلی لێنە بۆ جادەیان هەیە 200 مەترپانە سەری مستەقبەلیان کردەوە هەولێر جادەیەکی وا بێنە بە 40 دقە هەولێرە گاتە دوکان
مەتاری تیا هەولێر جادەکەی سلەیمانیشمان تۆزێ بۆ پانکەرەوانێ لایەکی ئاخراوی سلەیمانی خوب دوکان لایەکی پانترە لایەکی ئەمە لایەکی تەستەکە لێکی پان دێ لەوی کار ئەوەشمان بۆ پانکە لەو مەتارانەوە کەرکووک مەتاری تیا ئابێ ئاشتێکی کەشتوگوزاری گەورە کەین هەلیکۆپتەرە کڕین ئەوی بە مەتارێ لە خلیجوانە ئەبێ بە شوێنی هەرچی خلیج و ئەماراتەیە بۆ لە بازێ مەواسیمە بۆ هەموو مۆسیمەکانیش خەڵکی وڵاتەکەیەتە ناوی بە هەلیکۆپتەریش بازێکیان و کەیمکانێتە یەکگەێنینە شاری دوکانی سیاحی مەلەی تایە یەختی تایە یاری تایە بازاری تایە مەتاعمی گەورەی تایە دووسێ ئوتێلی چواروێکی پێنجی تایە ئەوە بوو بە شارێکی گەورە و لەسەر دیزاینێکی تازای عالم تۆ شارێکی زۆر گەورە لە کوردستانە دروست کرد. فاروقی مەلا مستەفا پەیوەندیەکی نزیکی هەیە لەگەڵ زۆربەی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی هەر بۆیە پێشنیارێکی بۆ بەڕێز جەلال تاڵەبانی کردبوو پێشنیارێک کە پێناچێت هیچ یەکێک لە سەرکردەکان قبوڵی بکات مەگەر ناچار بکرێن. من بێگومان ئەم جەلال یعنی زیاتر لە هەموو کەس یەکێتیە و بە شانازۆیەک لەم لە ساڵی 1960ەوە نە لە حیزبێکان لە بلۆزەبەیەکان لەگەڵ مام جەلال نەبووم بەڵام پەیوەندیەکی سیاسیەوە جۆرێکە لەو پەیوەندی سیاسی جوانانەی کە ئەگەر هەموو کەسێک هەموو وابێ جۆ ناتە بڵێن مەبدە تەنزیمەکەی دۆسایەتی یەکتری بکەن وڵات بەرەو پێشەوەڕە یەکێتی کە دوای جیابوونەوەی گۆڕان بێگومان بەشێکی زۆری لە ڕۆشتە و زایفترە بێجار من پێشنیاری ئەوم کردەوە یەکێتی ڕیزەکانی بە قوتر بکە قوتەکە چییە بەلای منەوانێ وەکو شخصێک دۆستی هەموو حرەکەی وەتەنی من پێشنیاری ئەوان بۆم کردوون و بۆیانەکەم کە گۆڕانکاری بکەن لە سەرکردایەتەکەیانە ئەو سەرکردانش من جاری پێشووتری انتخاباتە هەرە ڕێما بە جەناوی مام جەلال بەنووسیش بۆ نووسی کە لە سا هەشتای سەرکردایەتەکە بووەڕە ئەو سەرکردانش تێکۆشەرن ئەزمورێکی زۆریان هەیە منوتم لیژنە پێرەوەی ئەم ئەنجومەنە دامەزرێ لیژنەیەکی استیشاری گەوریان لێ دروستکە بە احترام و بەژیانێکی زۆرەوە مناسباتی شاکۆبوونیان لەگەڵا بکەن ئەینا عینی خەڵک و عینی مەسئول و عینی مەکتەبی سیاسی و عینی وەزیر و عینی محافظ و عینیەوە چی پێشەکات هی هەموو لایەک ئەزموونی حکوومەتداری لە هەرێمی کوردستاندا جێگەی ڕخنەی هەموو لایەکە فاروقی مەلا مستەفاش ڕخنەی خۆی هەیە و باسی دەرگێک دەکات لە ئیدارەکاندا کە چارەسەری ئاسان نییە. بەڕاستی ئەم حیزبانەیە ساکە بۆ تشکیلکردنی حکوومەت ئەوە بەدی ناکەم کە بەرەو ئەوە بڕۆن کە بەرەو هین بڕۆن بەرەو دانانی شخصی مناسب بۆ شوێنی مناسب ئەساسەکەی هەموو کەس دەزانێت محاسەسەی جیهات و تەکەتولاتی ناو حیزبەکانە محاسەسەی ناوێتی بە تایبەتی لێرە ڕازیکردنی خەڵکە بە ڕازیکردنی خەڵک هیچ حیزبێک پێش ناکەوێت بە مستەوای خۆی ڕازیکردن چێ ژیانی باش و منازلە و قۆتار ڕۆژی قیامەت خەڵکە وەزیر نابێ یا ڕێوزەرا نابێت یا ڕئیسی مەجلیسی نەواب نابێت هەموو وڵاتێک لە دنیا کە دیموکراتیەتە بێ ماوەیەک هەیە بۆ ڕئیسی یا بۆ حتا بۆ ڕێز جمهور بۆ ڕێوزەرا ژمارەیەکی زۆر وزەرا هەیە ئەم ساڵانە کە بینیومانە و معاملەمان هەبوو ئەی بینی بە ڕەفاقەت ژمارەیەکی زۆری هەیە مستەوای وەزیرینە وەزیر ئەبێ قائید بێ وەزیری زەراعە بەلەد یا مالیە ئەوە ئەبێ قائید بێ لەو مەجالە و جێیشەکەی دیار بێ و قەراری پێ بگرێ قەراری ئیشی سەریع بێ ئیشی خەڵک بڕوا ئیشی وایە تەسەورەکەی من ئیشم بۆ بە 2 ساڵ تاو بوو لە ئیشی ئەرزێکا کە لە سلەیمانیە بێ مراجعی وەزاری زەراعە و لێرە پێ کردووە لەوە پێش ئێستا بووە یعنی ئەوە دەرێخە ئایا ئەمە بەتوانان یا بێتوانان تۆ مەجلیسی وزەرا مەڕێی کەمێکە مەجلیسی وزەرا دایمە بە برادەرانەی قساکەین ئەڵێم مەجلیسی وزەرا کاڵێن فلان وزیری فلان وزیری مەجلیسی وزەرا بێ قیادەی حکوومەت بەدەستی مەجلیسی وزەرا بە ڕئیسی مەجلیسی وزەراوە ئاعضای مەجلیسی وزەرا زەراعە و بەلەدیات و مالیە هیچ فەرقی نییە لە ڕسمی سیاسەتە لە ئەساسە ڕسمی سیاسەتی وڵاتە و متابعەی ئەو سیاسەتە بە دوای بڕۆکایەت چی تەنفیز بۆ چی تەنفیز نەبوو